سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەم. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی ئومید حەسەنی لە گۆڕستانی بەهەژ محەممەدی سنە. ناڕازایەتی سەدان چالاکی مافی مرۆڤ لە ئاست حکمی ئەعدامی وریشا مرادی. بێسەر و شوێنکرانی زۆرە ملەی پژمان مرادی لەلایەن سوپای پاسداران. هەڕەشەی هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیا. هێرشی هێزانیەکان بۆ سەر مەراسمی پرسەی کیانوش سەنجەری لە تاران. گیان لە دەستان و برینداربوونی 6 کرێکار لە چەند شاری ئێران. لە سێدارەدانی هەشت بەندکراو لە چەند زیندانی ئێران و سەپاندنی سزای 161 ساڵ زیندان بەسەر 22 بەندکراوی سیاسی لە ئیسفەهان. درێژەی هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی ئومید حەسەنی لە گۆڕستانی بەهەژ محەممەدی سنە. ڕۆژی هەینی 25 خەزەڵوەر بنەماڵەی ئومید حەسەنی لە قوربانیانی سەرکوتی ڕژیم لە شۆڕەشی ژینە هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیانبەختکردنیدا لەسەر مەزارەکەی لە گۆڕستانی بەهەژ محەممەدی سنە کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتووە بنەماڵەی ئومید حەسەنی و دادخوازانی شاری سنە مەزاری ئازیزیان گوڵباران کردووە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوێتەوە. ڕۆژی ڕابردووش بنەماڵەی ژمارەیەکی دیکە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە سەردانی مەزاری ئازیزانیان کردبوو. بنەماڵە دادخوازەکانی شاری سنە لە پەیامێکدا سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی و وریشا مرادیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان کرد. ناڕەزایەتی سەدان چالاکی مافی مرۆڤ لە ئاست حکمی ئەعدامی وریشا مرادی. سەدان چالاکی مافی مرۆڤ بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دەرکردنی سزای ئەعدامیان بە وریشا مرادی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین بە توندی مەحکوم کرد. واژۆکارانی ئەو بەیاننامەیە ڕایانگەیاند ئەمڕۆکە ئاڵای خۆڕاگری لە سەرشانی ژنانی ئێرانە و تا کۆتایی هێنان بە ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی دەست لە خەبات هەڵناگرن. چالاکانی مافی مرۆڤ داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد لە ئاست پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا بێدەنگ نەبن و بەرگری لە وریشە مرادی و پەخشان عەزیزی بکەن. بێسەر و شوێنکرانی زۆرەملەی پژمان مرادی لەلایەن سوپای پاسداران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 32 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکردنی پژمان مرادی هاوڵاتی خەڵکی ڕەوانسەر تێدەپەڕێت و هیچ زانیاریەک تا بێستا لەسەر چارەنووسی لە بەردەستدا نییە. پژمان مرادی لە ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی 1400 تاوی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە گوندی دێوەزناوی سەربەشاری سەوڵاوات دەست بەسەر کرا. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ دەڵێن کە ئەو شارۆمەندە بە نهێنی لە دادگای شاری سنە محاکمەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگێزراوە، بەڵام بنەماڵەکەی ڕایانگەاندووە کە سەردانی هەموو ناوەندە قەزای و ئەمنیەتیەکانی مەریوان و سنەیان کردووە و هیچ زانیاریەکیان دەست نەکەوتووە. ڕەشەی هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە. وەزیری بەرگری تورکیا ڕۆژی هەینی 25 خەزەڵوەر ڕایگەیاند کە ئاشتی لەگەڵ پەکەکە و یەپەگە ممکن نییە و تا ئەو کاتەی بە تەواوی لە ناودەبرێن شەڕ درێژەیە بێت. یاشار گولەر وەزیری بەرگری تورکیا لە وتوێژ لەگەڵ کاناڵێکی تەلەڤیزیۆنی وڵاتە بەرگری لە هێرشەکانی وڵاتەکەی وەسەر ڕۆژاوای کوردستان کردو. ڕایگەیاندووە بژاردەیەکمان بەناو ئاشتی لەگەڵ پەکەکەدا نییە و لە داهاتوویەکی نزیکدا هێرشێکی بەرفراوان بۆ سەر یاپەگا دەست پێ دەکەین. وەزیری دەرەوەی تورکیا هەروەها ئاماژەی بە ناکۆکیەکانی نێوان تورکیا لەگەڵ ئیسرائیل کرد و وتی ئەگەری هەیە لەگەڵ ئیسرائیل بە شەڕ بین و ئەبێت خۆمان بۆ ئەو سێناریۆیەش ئامادە بکەین. تێکدانی ژینگە و لەناوبردنی سەرچاوە سروشتیەکانی باکووری کوردستان. بەپێی راپۆرتی چالاکانی مەدەنی لە باکووری کوردستان شرکەتەکانی سەر بە دەوڵەتی تورکیا لە ڕێگەی لێدانی دەیان کانگا و بیری نەوت ژینگە و سروشتی ناوچەکانی جوودی و گابار لە پارێزگای شڕناخیان بە تەواوی تێکداوە. بەوتەی کارناسانی ژینگەیی تێکدانی ژینگە و سروشتی پارێزگای شەڕناخ لە ساڵی 2020 زاینیەوە دەستی پێکردووە و شرکەتەکان بە مەبەستی گەیشتن بە نەوت و کانگا سروشتیەکان
ناوچە شاخاویەکانیان تەقاندوێتەوە و گوندنشینانیان ناچار بە کۆچ کردووە. لە وەرزی هاوینیشدا دارستانەکان بە ئەنقەس دەسووتێن و سەرچاوە ئاویەکان لە ناو دەبن. سەرچاوەکانی هەواڵ دەڵێن لە ساڵی 2022ەوە تا بە ئەمڕۆ 7% دارستانەکانی شڕناخ لە ناو چووە و ناڕەزایەتی خەڵکی ناوچەکە بە سەرکوت وەڵام دراوەتەوە. هێرشی هێزانیەکان بۆ سەر مەراسمی پرسەی کیانوش سەنجەری لە تاران. ڕۆژی هەینی 25 خەزاڵوەر هێزانیەتیەکانی ڕژیم شوێنی بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی کیانوش سەنجەریان گەمارۆدا و چەند کەسیان دەست بەسەر کرد. کیانوش سەنجەری ڕۆژنامەنووس و بەندکراوی سیاسی پێشوو ڕۆژی چوارشەمە 22 خەزاڵوەر لە ناڕەزایەتی بە دیکتاتۆریەتی عەلی خامنەی و سەرکوتی چالاکانی سیاسی و مەدەنی دەستیدایە خۆکوژی. ئەو چالاکە سیاسیە لە دوایین پەیامی پێشمەرگیدا ئۆلتیماتۆمی ڕاگەیاند بوو کە ئەگەر نەسرین شاکەرەمی، تومات ساڵحی، فاتمە سپێهری و ئاشام ڕەزایی لە زیندان ئازاد نەکرێن کۆتایی بە ژیانی دێنێت. ڕۆژی هەینی هێزانیەتیەکان وێنەیان لە ژمارەی ئۆتۆمبیلی بەشداربوانی پرسەکە هەڵگرت و مۆبایلی خەڵکیان سڕیەوە. بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ کچێک و دوو کوڕ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندراون، بەڵام ناسناویان ئاشکرا نەکراوە. ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشەکانی 98 و 1401. ڕۆژی هەینی 25 خەزاڵوەر بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی خەزاڵوەری 98 و بزوتنەوەی ژینە لە شارەکانی شیراز، مەرودەشت، ئیزە و تەورێز لەسەر مەزاری عەزیزانیان کۆبوونەوە. بە پێی ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی مێهدینی کوی و ئەمیر موعەیدی لە شیراز، بنەماڵەی ئارمان عیمادی لە مەرودەشت، بنەماڵەی ئایلار حەقی لە تەورێز و بنەماڵەکانی ئارتین ڕەحمانی و میلاد سەعیدیانجوو لە ئیزە مەزاری عەزیزانیان گوڵباران کردووە و پەیمانیان لەگەڵ هاوڵاتیەکانیان نوێ کردوێتەوە. یان لە دەستدان و برینداربوونی 6 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی پێنجشەمە و هەینی 24 و 25 خەزاڵوەری 1403 هەتاوی 6 کرێکار لە شارەکانی کەلات، ئیلام، قەلعەگەنج و شیراز بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و لە ئەنجامی ڕووداوانەدا 4 کرێکار گیانیان لە دەستاوە و 2 کرێکار بریندار بوون. بەپێی راپۆرتەکان بەهۆی داڕمانی معدەن لە شارستانی کەلاتی سەر بە پارێزگای گوڵستان کرێکارێک گیانی لەدەستاوە و 2 کرێکار بریندار بوون. لە شاری ئیلام کرێکارێک بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز گیانی لەدەستاوە و کرێکارێکی ئەفغانستانی لە شارستانی قەلعەگەنج لە کاتی کارکردن لە نێو بیرێکی ئاودا بەهۆی گازگرتووی گیانی بەخت کردووە. هەروەها لە شاری شیراز کرێکارێکی شاغڵ لە کارگای چیمەنتۆ بەهۆی گیرکردن لە نێو ئامێری بەرهەمهێنانی سیمان گیانی لەدەستاوە. مەرگی گوماناوی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا لە شاری لالی. لە ڕۆژانی ڕابردوودا دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا بە ناوی سوهراب ڕەزایی میرقاید لە شارستانی لالی سەر بە پارێزگای خوزستان بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستاوە. سۆهراب ڕەزایی میرقاید لە سەردەمی شۆڕشی ژینا بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بریندار و دەست بەسەر کرا. ساڵی ڕابردوو ئەو شارۆمەندە بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرا، بەڵام ڕۆژی 15 خەزاڵوەری ئەم ساڵ بەهۆی کەوتنە خوارەوە لەسەر پردێکی شاری لالی گیانی لەدەستا. بە وتەی چالاکانی مەدەنی مەرگی ئەو شارۆمەندە زۆر گوماناویە و قەدمەیلی بە خۆکوژی نەبووە. لە 3 دارەدانی هەش بەندکراو لە چەند زیندانی ئێران. ڕۆژانی پێنجشەمە و هەینی 24 و 25 خەزاڵوەر حکمی ئەعدامی هەش بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بانقەست و دەستدرێژی سێکسی لە زیندانەکانی جیرۆفتی، عادڵاباد لە شیراز، ورمێ، کاشان و تەورێز جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران ناسناوی بەندکراوانی ئەعدامکراو بریتیە لە قیام سافیزادە، فەتحوڵڵا ڕەشیدی، ڕەزا کاردل، ئومید شەیخ کانلو میلان، مهدی شەریف، حسێن فەرامەرزی، سالار شامیپور زەردخانە و عەلی عابدینی. سەپاندنی سزای 161 ساڵ زیندان بەسەر 22 بەندکراوی سیاسی لە ئیسفەهان. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، دادگای ئینقلابی ئیسفەهان سەرجەم سزای 161 ساڵی بەسەر 22 بەندکراوی سیاسیدا سەپاندووە. بەپێی حکمی دادگای ئینقلابی ئیسفەهان
سامانە عموشاهی بە 23 ساڵ زیندان، مەرجان بەشتام و مین و حەیدەری هەریەکە و بە 11 ساڵ زیندان، شەمیم بەهەرزادە بە 8 ساڵ زیندان، مەهشاد کاشانی، خۆدا سادەقی، عرفان خەلیلیان، مێهرشاد بۆرجیان، پویا تالیبان، مەریەم فەرهەنگ، کیان تالبی، مینا نەدایی، ڕۆزبیە دانا، پویا دانا، بەهار سولەیمانی، محەممەد ڕەزا قوتبیزادە، سیما تەرکیان، زەینەب ناسراو بە مەریەم پەرەندا، محەممەد سوخانوەر، ئەمیر عەجەمیان، پارسا حاجیاقایی و ئەمیر سالاری هەریەکە و بە 6 ساڵ زیندان، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی قورسی ئیسرائیل بۆ سەر لوبنان و سووریا. لە 24 کاتژمێری ڕابردوودا چەندین ناوچە لە سووریا و لوبنان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بەردومان کراوە و لە ئەنجامی وێرشانەدا دەیان ئەندامی حیزبوڵڵا و جیهادی ئیسلامی کوژرا و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ناوچەکانی بەعەلبەک، سوور، نەبەتیە و زاحیە لە لوبنان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بەردومان کراوە بەهۆیەوە 43 کەس کوژراوە و بریندار بوون. هەروەها شوێنی کۆبوونەوەی هێزەکانی سوپای قودس و حیزبوڵڵای لوبنان بە موشک پێکراوە و لە ئەنجامی ئەو هێرشەدا بەلانی کەم 15 کەس کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. شایانی باسەکە نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە کۆچی زۆرەملەی فەلەستینیەکانی باکووری غەزە و بێبەشکردنیان لە خۆراک و دەرمان هۆشداری بە دەوڵەتی ئیسرائیل داوە و داوای لە ئەمریکا کردووە کە گوشارەکانی بۆ سەر دەوڵەتی نەتانیاهۆ بباتە سەرەوە بۆ ئەوەی هێرشەکانی ڕابگرێت. وەڵای بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.